طلب أوراني خوشويستم أور رسالة سليمانين بلوجك تاخي كم ولا قبل عندك يوتيوبري خوشويست يكم شيء بيجمان كزورينة دعوات عن كرجيت سليماني بيجمان سيق لقب مع محمد كعب بشنالي حما كردش كلينش شنالك كان بالديسكريبشن دانا أورو بس نلاقي مع محمد شويني كاري خوك دكان إيش موبايلي هي استعمل شويني كمبيوتر موبايل شنكارم نشاني دكانك مع محمد بالديسكريبشن دادنا بتوان في وندي في كان وصدقني أبكر عزيزي مع محمد يكفي كلو يوتيوبر خوشويستاني كبراستي شاني بجديدية شاني رزق خوشويستي براستي بزماني في زول بارالي كردي جيم بلاي عليك أنا ببلاغ كاتو اليوتيوب وهبادارم هر هموتان بس سرداني شان الله كما محاول كان بالديسكريبشن دامنا مع محمد جان أو ما زور سالش ياري قاعدوا بارك أنا زودان طاو كردوا بزانا موضوع هموت كردوا هم ياري كاني قاعدوا بارك كردوا ونويتين زنجير مستخدمي أساسي زا دمي بيد بزانا شون ياري هذا الجري مثلا استكاتي تي ياري كابون شون برجع بدي استخدمي أو ياري ده شون ياري كان استخدم ما ياري كان خط هذا الجري أنا استخدمي خلشية بين ركانته هذا ركانته ياخذ خط حزدك يشتري بلاكيته شون يبقى دشاشی زۆر بە خراپی تەگەن کار دەژی بەخێ بێ بۆ سلێمانی گەورەت کردین سوپاسەرین کەسەر لێدای هیوادارم کە ئەمە هەر یەکەم جارە نەبێ و زیاتر سەردانیاکری بکەین ئینشاءالله لە هەر کاتێکی ترا بێت سەبارەت بە یاریەکانی کە هەڵی ئەبژێرم بەعام بە شێوەیەکی گشتی ئەو یاریانە هەوڵ ئەدەم کە چەند زنجیرێک لە دوای یەک بێ واتە بۆ بنە گادۆڤار یەک دوو بە دوای یەکا بۆی بتوانین لە هەموو چیرۆکی یارەکە تێک بێن ئەم شێوازە خۆشترە جا بە حکمەوەی کە یاری گادۆڤار زۆربەیمان کرد ئیسپان یاریشتر هەڵبژێرین سەر یاری ئەساسنس کریت بەهۆی ئەوەی کە بەشێکی تازەشی لێ بڵاوکراوەتەوە باڵهاڵا حەزم کرد کە توانی کەمێک لە چیرۆکە کۆنەکەی بجێڕینەوە لەگەڵ باڵهاڵا تێکەڵی بکەین و بۆ شێوازە یاریەکان پێشکەشەکەین کە حەز دەکەین ئەو کاتی کە یاریەک زیاتر ناوی ئەبێت کە ئێمە بتوانین بە زنجیرێکی دوورودێشتر باسی بکەین بۆ ماوەی چەند مانگێک بێت کە ئەم بەم شێوازە خۆشترە بۆ ئەوەی کە بە تەواوی لە هەموو شتێک تێبێت زۆر باشە مامە جان تۆ یەکێکی لە یوتیوبەرانەیەکەوە دەتوانم بڵێم بێ هیچ پۆزێ بێ هیچ تەکەبوڕێک ڤیدیۆکانی خۆت بڵاو دەکەیتەوە و خەڵکیش یعنی بەجددی ئەوە دەبینی بە لەناو کۆمنت لە پشتگیریەکان خەڵک ئەو تایبەتمەندی زۆر خۆش دەوێت ئایا مامە حەما لە دەرەوە ژوایە یان تەنیا لە ناو یوتیوب وایە یعنی چۆن هەوڵ دەدەی ئەو تەواضعیەی خۆت بپارێزی خەڵک یعنی مەسەلەن زۆر جار لە کۆمنتەکان دووخوێنمەوە سوبیان مامە حەما بەڕاستی ئەو یوتیوبەرێکەوە هیچ پۆزی نییە بەرامبەر خەڵکی زۆر متەواضعە جا لەمێ باسی بکەی ئایا چۆن مەسەلەن ئەو ستایلی خۆتە یاخود هەر خۆت حەز ناکەی بە هیچ ناوەک تەکەبوڕ بکەی بەرامبەر هیچ کەسێک طبعاً ئەو ستایلی کە تۆ پێشکەشی ئەکەیت ئەگەر بتەوێت خەڵک بەدڵی بێ ئەگەر بتەوێت کە خەڵک لێ ڕازی بێت پێویستە ئەو ستایلی خۆت بێت کە لە ژیانەوە پەیڕەویەکەی ئەگەر بێت تۆ بێ مجاملە بکەیت ئەگەر تۆ بێ لەوەی کە خۆت قورس پێ هەر بابەتێک کە تۆ بتەوێت بیکەیت لەوانەیە تا مدەیەک خەڵکێکی زۆر بەدڵی بێت بەڵام تا هەتا کەس بەدڵی نابێت بەڵام ئەگەر تۆ سروشتی خۆت بێ ئەوەی کە پێشکەشەکەی خەڵکێکی زیاتر بەدڵی ئەبێت هەم لەوەشی کە ئێمە دەردیکابراوەتی هیچمان نییە تا تەکەبوری پێوە بکەیت ئەوە شتێکیش نییە کە پێویست بکات چکە تۆ هەر شتێکت هەبێ هەر ئاستێکە و خەڵکی تێژ ئەو شتەی هەیە پێویستە ئێمە یەکتریمان خۆش بێ لەناو هەر یوتیوبەرەکان بێ هەر خەڵکێکی تری ئاسایی بێ شتێکی خۆشە تۆ هاوڕێبی لەگەڵ هەموو کەسێکە من هاوڕێتێکە لە هەموو شتێ بە گەورەتر دەزانم کەوەی لە یوتیوب دەستم کەوتووە وەک لە هەر شتێکی تر ڕاستە زۆرێک لە هاوڕێیان لە کۆمنت بۆیان نووسی بوون بە نامە بەیانناویکان ئەگەر سەردانی سلێمانیت کرد بڕۆ لای مامە حەما حەز دەکەین پێکەوە بتان بینین ڕاستە ئێمە یەکەم جار لەگەڵ مامە حەما یەکەم جار یەکتری دەبینین تەنیا لە ڕێگەی فەیسبوک و یوتیوب و کار و ئەشتانە یەکتریمان بینی بوو یعنی قسەمان لەگەڵ یەکتری کرد بەڵام یەکەم جار یەکتری دەبینیم دەتوانم بڵێم یوتیوبەر گەلەگەلە زۆر لە کوردستان یەک جار زۆرە بەڵام ئەو یوتیوبەرانی کە ناو دەنگ دەدەن مەسەن ناویان پەیدا دەبین ئەوە دەبیتن دەگەڵێتەوە سەرەوەیکەوە چەندە بە زمان پاراوی قسە دەکەن تۆ ژێکێکی لەو کەسانێکەوە زمانی کوردی ماشەڵڵا زۆر باشە زۆربەی یوتیوبەرەکانی زمانی کوردیمان زۆر باشە بەڵام تۆ یەکێکی لەو کەسانێکەوە زمانی کورد باشە و ئینگلیزیەکەش ماشەڵڵا زۆر باشە جا دەبێت بزانم ئایا دەتە زمانێک هەوڵ یعنی باشی و زیاتر پەرە بە خۆت بدەیت زۆر خەڵکیان پرسین ها بڵێ چۆن فێری ئینگلیزی بووە چ ڕێگایەکەی بۆی فێری زمانی ئینگلیزی بەڵێ شێوازی قسەکردن لە ڤیدیۆکانە پێونەتە پێویستی بەوە هەیە کە تۆ ئەو کەسەی گوێ لە تۆ ئەگرێت 100% تێ بدات
زمانی کوردی لەبەرەوەی ئێمە شتێک نییە بڵێ 100% بە فەرمی بەم شێوازە قسە ئەکەین ناچار ئەبین بە شێوازە قسە بکەین کە خەڵکیش بتوانێت لێی تێبگات لە هەموو ناوچەیەکەوە لێی تێبگات ئەمە شتێکی باشە بۆ هەر کەسێک پێڕەوی بکات منیش هەوڵما ئەو کارە پێڕۆ بکەم لە زمانوانی لە کوردیەکە بۆ زمانەکانی تریش بەعام من حەزم لە عەرەبی نییە بەڵام تقریبا خراپیش نیم بەس وەکو ئینگلیزی سپاس بۆخوا بەشێکی کەمی ئینگلیزیەکە باشین و هەوڵی زیاتری ئینگلیزیە بەعام بە هەر کاتێکە بنێت فێرم بۆ ئەوەشی کە چۆن فێری زمانی ئینگلیزی بی من کۆمەڵی یاسام بۆ خۆم داناوە یەکەمیان ئەبێت ڕۆژانە گوێم لە ئینگلیزی بێت چاوم ئینگلیزی ببینێت دەستم ئینگلیزی بنووسێ زمانم ئینگلیزی بڵێ من هەموو ڕۆژێ پراکتیس لەسەر ئەم شتانە ناکەم کە تۆ ئەمە دکێت بە بەردەوامی فێری ئەو زمانابی بە بەردەوامی تۆ لەو زمانە دەوڵەمە نەبی لە بەردەوامی لەو زمانە تۆ بەرەو پێش دەچی لەبەرەوەی تۆ ئەگە بتەوێت بیت بەس بە چاو هەموو ڕۆژێ وشە لە بەرکەی تۆمانە ناکرێت پێویستە هەر چوار هەستەکەت بەکاربێن بۆی فێری زمانی ئینگلیزی بی عام من ئەوم پەیڕەو کردووە ڕۆژ بە ڕۆژ باشتر بۆ ئینگلیزیەکەم زیاتر لەبەر ئەوە من هەوڵی ئەوە ئەیەم کە هەموو هەستەکانم بەخشم بە ئینگلیزی ڕۆژانە بە پێیەوە سێ فیلمەکەم لە جاتی سێری فیلمێکی کوردی بکەم کە بە زمانی کوردی بێ دۆبلاژێک بکرابێتەوە بە کوردی زیاتر سێری ئەو فیلمانەکەم کە بە ئینگلیزی ئەمە ئەوە چاوم گوێم ئەمانە بەری ئەکرێت بۆ منە هاوڕێ هەڵەبژێرم ئینگلیز بێ قسەی لەگەڵاکەم زمانم نووسینم هەموو شتێکم ئەگۆڕێت ئەمە واکات زیاتر فێری ئینگلیزی هەموو ڕۆژێت تۆ لە ئەپدەیت تابی بووی زیاتر و زیاتر فێری ئینگلیزی بیت ئەمە شتێکی زۆر باشە بۆی فێری زمانی ئینگلیزی بزانم ڕێی تو چییە لەسەرەوەی ئێستا دوو جیهانی گەیمێت کوردستان بەڕاستی ئۆنلاینمان هەیە بە ستۆریمان هەیە ئەوانەی یوتیوبەرەکان زیاتر یاری ستۆریەکان تاقی دەکەنەوە فەیسبووکی زیاتر فەیسبوک لایڤە یاری ئۆنلاینەکان مثلا پەبجی مۆبایل تاقی دەکەنەوە پەیامی تۆ چییە بۆ کەسانی کەوا مەسەلەن حەزیان لە ئۆنلاینە حەزیان لە چیرۆکە پێت وایە کامیان سوودی زیاتر بۆ گەیمەران بەگشت خۆیان سەیری کام و بابەت بکەن زیاتر باشتر وەکو ئۆنلاین و چیرۆکیەکەش هەردووشی چێژ و مەقعی خۆی هەیە تەواان لە پێش هەموو شتێک کە تۆ گەیم ئەەکەی لە پێش هەموو شتێک ئەوەیە کە خۆ دڵخۆشەکەی مەقعەیەکی لێبینی کاتە ئەو کاتانی کە زیایە تۆ لە یاریەکردنا بەسەری ئەبێ کە دنیایەکی زۆر زۆر جوانی ئەلکترۆنیە بەڵام وەکو ئەوەی کە کامیان بکەن خەڵکی ئەوە نەکەوێتەوە سەرخۆی بەڵام هەوڵ بن لانی کەم دە لە باشترین یاریە چیرۆکەکان تاقی بکەنەوە ئینجا یاری ئۆنلاینەکان بکەن ئەگەر دە یاری باش تاقی بکەیتەوە لەوانەیە پێویستت تەنها بە 6 مانگ هەبێت دە یاری چیرۆکی تاقی بکەیتەوە اینجا دوای ئەوە چەندێک ئۆنلاین ئەەکەن بابیکەن بۆ لەبەرەوەی دنیای چیرۆکیەکە ببینیت اینجا تێگەی ئەو مدعیکە لە ئۆنلاینەکانە هەیە فەرق و جیاوازیان لە بینە ئەەکەیت ئەزانی بۆ خۆت چی خۆشە یعنی ئەکەوێتەوە سەرخۆ لە دوای بینینی هەردووشی وا لێت بۆ دەرەکەوێت کە کامیان باشترە بەڵام چیرۆکیەکان بۆیە من وەکو شخصی خۆشم زیاتر حەزم لێتی لەبەرەوەی فێری زمانت باشتر ئەکات لەبەرەوەی فێری ئەو شتانە ئەکاکە لە یاریەکە ڕوئەیات کاریگەری لەسەر دروستەکە وەکو فیلمێک وایە کە تۆ دانیشی بە دیارەوە فێری شتە بین هەموو فیلمێک هەموو یاریەک هەموو شتێک کە چیرۆکی هەبێت ئیلا چۆن ئەڵێ ئامانجێکی لە پشتەوێت تۆ فێری ئەو ئامانجابی بزانی ئەو ئامانجە چیەکە ئەو دەرهێنەرە ئەو یاریە ئەو فیلمە ئەو شتەکە بە توی ئەبەخشێت بۆیە من ئەڵەم یاریە چیرۆکیەکان هەر تاقی بکەنەوە هەر چۆنێک ئەگەر بە کاتێکی کەمیش بێت هیچ یاریی چیرۆکی نییە کە پێویستی لە 2 ڕۆژ 3 ڕۆژ زیاتر هەبێت کە بتێت تەواوی بکەیت کاتی باش هەبێت پێویستت بە 3 ڕۆژ 4 ڕۆژە بێت یاریەکە تەواوی لانێت 2-4 ڕۆژە کۆمەڵێک شت بە تۆ بگات بەڵام لە یاریەکانی ئۆنلاینیشە لەوانەیە ئەیکی زیاتر هەبێ ئەیکی ڕاستەوخۆت هەبێ بۆی ئەگەر خۆت حەز لەوانە بێت زۆر ئاساییەکەوە بکەیت بەڵام چیرۆکەکە هەر بکەن یعنی کەسێک کە لە گەیما بێت پێویستە چیرۆکەکە هەر بکەن بە تایبەتیش ئۆنلاینەکان هەوڵ بە یاریەک هەڵبژێریت کە یاریەکە کاریگەری خراج بەسەر تۆ نەبێ وەکو ئێستا پەبجی مۆبایل زۆر شتی زۆر باشی بۆ دنیای گەیم کردووە بەڵام پارێکی زۆر شتیا سەر کردووە بەبێ هۆکار بەبێ سوود کە تۆ هەر ڕۆژێکش بێوازی لێنی هەیە زیاتر لە $200 لەم دوکانی منە یاوێتی بە ئارتێکی پیکاپە کۆڵت و چەکەکان شتکە کە من بە بەردەوام کەمم کردوەوە یعنی ویستومە کە کەمترین خەڵک بیکڕێت محەممەد گیان زۆر خۆشحاڵ بووین زۆر حەزم دەکرد زیاتر لە لادبینێتەوە بەڵام دەبی سەردانی چەند یوتیوبەرێکی کەکەم و ئینشاڵڵا هەموو هەڵدەچ چانەڵەکەت زیاتر گەشتبان زۆر عزیز و خۆش سپاس بۆ بینەرانی کە بینەرمان بوون تا یەکبەیەکە ماچەکەم با کاکە ژیرمان بمێنێتەوە شکە بەڕاستی ژیرە خۆشەویستانم ئێستا لای هاوڕێیەکی زۆر خۆشەویستی خۆم کە لە سەرەتای یوتیوبەوە بەڕاستی یارمەتی دام و یەک لە یوتیوبەرانی لە سەرەتایەوە ئاشناییمان هەبوو هاوڕێتیمان بەردەوامە تاوەکو ئێستاش
ئەویش کاکە میری خۆشەویستە کاکە میرجان چۆنی ئەحواڵی تۆ تەندروستی چاو ماچەکەم پێشەکی سڵاو و کاکە بەخێر بێ سڵاو لە بینایی کاکەژی چاو ماچەکە چاوڵم ڕوون بوانێ بەخێر بێ خۆشەویستی تۆ هاوڕێیانی خۆشەویستم ئەوە ئێمە لە دوکانی کاکە میری ناونیشانی دوکانە کاکە میریش لە دیسکریپشن دادەنێت دەتوانن سەردانیان کەن لە شاری سلێمانی لە شەقانی سالمن ئەو ڕۆکە هاتمە سلێمانی حەزم کرد یوتیوبەرێک بەسەر بکەمەوە بەڕاستی یەکێک لە یوتیوبەرانەش بێگومان دەبێت کاکە میری تێدا بێت چکە یەکێکە لە یوتیوبەرە کۆنەکان بە توانایەکان و بەڵام لە چەند هەفتەی ڕابردوو چەند بابەتێکی ناخۆر بەسەر چەناڵەکەی هات کە زۆر دڵگران بوو بەڕاستی و ئێستا دەمێت ئەنە پرسیارێک لەسەر بابەتە کاکە میرجان هەموو شتێک خوازانێ و خێریتە بەڵام دەبێت بزانم هەستت چۆن ئێستا کە چەناڵەکەت گەڕاوەتەوە و دەست بە چالاکی دەکەیتەوە هەندێک ڤیدیۆ زۆر جوانیش بڵاو کردەوە لەسەر پلەیستیشن 5 و کردنەوە پاکەتەکەی بەڕاستی شتێکی جوان دەکرد ئەوەی ڕاستی بێت کە توی تەم بوارە بێت چاڕێ شتێ بکەی ینی هاکبوونیش یەکێک لە هۆگەیان گاڵی سەبەبانە و خەڵاتی خۆشمیتا بوو بەڕاستی چکا بێت و زیاتر وریابیت هەرچەنە پێشتری چەند ئەڵێن کارێکی سپۆنسەر یان بازیان لەو شێوەم کردو بەڵام چۆن وڵی قەدر الله ماشا فعلا نەجار مقدرێتە پێشەوانی تر پێویستە ئاوەڕ بەڵام سواز بخوا زۆر بینە لەگەڵا بێت و بە هاوکاری و بە خەمخۆری و سواز بخوا تێپەڕێەوە بەڵام هەجاری هەر لە پشوای یانی جارێ نەگەڕاوێنێتوانێت بەڵام ئینشاڵڵا بەڵێنیان پێین کە ماوەیەشی تر ئینشاڵڵا بە گۆڕانکاریکی باشوێنەوەنی ئینشاڵڵا هەرچەندە حەز ناکەین سپۆیل بکەین لەکە سپۆیلەر بکەین بزانین کاکە میری بەنیازی چییە بەڵام حەز دەکەم دەتوێت گۆڕانکاری بکەیت لە چەناڵ ئایا گۆڕانکاریەکان لەوەی دەبیکەوە جگە لە ڤیدیۆگەیم بابەتی دیکەش دابنێ یان هەر باسکردنی ڤیدیۆگەیم بەدڵ بەستایلی نوێ ئێم بۆرەکەمان ڤیدیۆگەیمە ئەگەر هەیە ماوەیەکی تر من بێم باسی بڕگەیەکی تر بکەم بیبەستمەوە ڤیدیۆگەیم یان بڕگەیەک نزیک بێت لە ڤیدیۆگەیم خۆم حەزم بە تەماشاکردنی درامایە سیریەسە فیلمە لەوانەیە بە شوێ لە شێوەکان تێکەڵای بابەتەکەم بەڵام لەوانەیە لە داهاتوو هەنێ بڕگە پێشکەشکەم تاوێت بە گەیم هەدا گەیم پلەی نەبێت هەنێک پرۆفێشناڵی پێوە دیار بێت کە باڵێن نزیکینەوە لە پرۆگرامە تەلەڤیزیۆن هەرچەندە سا دوو پرۆگرامی شمێ لە کەناڵی ئەیس گەیمین بەڵام ئەمێ بڵین زیاتر بێ زۆرە پرۆگرامە چکە بەڕاستی گەیمپلەی هەر پێویست نیە یعنی تۆ لە کەناڵێکی ئینگلیزیش دەتوانیت تەماشای با بڵێن گەیمپلەی بکەیت ئەوەیە بە کوردەکە تەنها زمانەکەی تۆ لی تێگەی بەڵام هەنێ پرۆگرامە بەڕاستی پێویستە ماشەڵڵا کاگەژین خۆی چەندەها با بڵێن لە کەناڵی ئاسمانی بڕگەی هەیە لە کەناڵەکە بڵای کاتەوە بەڵام پێویستەکەم من و ئەو نە ئەبێ هەمومان پێکەوانێت توانی چۆن پرۆگرامێک دروست بکەین خەڵک زیاتر شارزایبین یعنی بواری یاریلکترۆنەکان زۆر لەو فراوانترە کەم بێ میارێت تاقیکەم و تاویکەم و چمە سەر یاریکی تر ئەین زیاتر ئاشنای ئەم لە ڕووی بازرگانیەوانێ با بڵێن لە ڕووی مێژووی ئەو کەسانی کە هاتوون ئەم کۆمپانیان دروست کردووە چۆن دەستیان پێ کردووە خەڵک زیاتر شارەزا بێت و هیواداش نەداتوە هەنێ پەرەفێدەری کوردی ژوو بینی کەسانە کەسێ هەڵێن یاری مۆبایلەوانێ دوای ئەوە یاری کۆمپیوتەر کە ئەمەش ئیجازێکمانی بەڵام دۆزێت پشتگیری بێت بابەتەکە پشتگیری بێت لە چەند هەفتەی ڕابردوو بێگومان جگە لەوەی تۆ چەناڵەکەت ئەو کارەساتی بەسەدات بەڵام بڵاوبوونەوەی کۆنسۆلی نوێ بوو کە بەڕاستی لە چەند ساڵی ڕابردووش شتی وا گەورە ڕووی نەدابوو نازانم تا چەند مەسەلەن پلەیستیشن 5ەکەی خۆت بەکار هێناوە هێشتا لە قۆناغێکە یاخود ئەکسبۆکسی نوێ بەڵام هەستی چۆن دەکەوە کۆنسۆلی نوێ دەرچووە و چی پێی خۆشە لەو کۆنسۆل نوێیانەکە هەیە شتێک سەرنجە ڕاشێت تا ئێستا ئەو نەوەی بەکار هێناوە یەک ئەوەی کە بەڕاستی بەلامەوە گرنگە ئەوی شەوەیە کە ئاستی نەوەی نوێ گەیشتۆتە ئاستی پیسیەک سەوبیست فرێم جارێ نەمان بینیوە یاریکی فەرم بەڵام 4K ئەگە بەرز پێتوانێت بۆ 8K سەوبیست فرێم HDR هەرچەندە کۆنسڵی پلەیستیشن 4 پرۆ یان ئەکسبۆکس وەنی ئێکس ئەوەمان بینی بەڵام ئەمە پێشکەوتنێکی زۆرە یعنی تۆ بۆ کوالێتی بەرزە ببینی و خێرایی کۆنسڵەکان با بڵێن نەمانی لۆت ئەو تایبەتمەندیانی کە دەستکی پلەیستیشن 5 بەڕاستی زۆر بەدڵم بوو ئەو فیچرانی کە لە داهاتووش تەشیدم بەبێ ئەپدێتدا بۆی زیاکەین هەستەکەم نەوەیەکی تا ئێستا سەرکەوتوو بۆ هەردوو لە هەرچەنە فرۆشەکان زۆریان فەرقەیە بەڵام لەو باوەڕێیان کە ئەم نەوەیە زۆر سەرکەوتووە بێت لە ڕووی یاری شەوانێ لە سەرەتای بڵاوبوونەوەی پلەیستیشن 5 بێگومان نرخی کۆنسۆل یەکسەر فڕی لە کوردستان بەتایبەت پلەیستیشن 5 لەبەرەوەی کەم بوو لە دنیایش کەمە نەک تەنیا لە کوردستان کەمە لە دنیایش کەمە بەڵام پێت وایە زۆر کەس لیان دەپرسین مەسەلەن من وتم سەفەری لای هەندێک یوتیوبەر دەکەم لیان دەپرسین لە کاکە میری بپرسام پێی وایە کەی نرخی کۆنسۆل هەرزانتر دەبێتەوە تاکەی چاوەڕوان بن خۆیان کۆکەنەوە پارە کۆکەنەوە بە $500 بە $600 بیکەن پێشبینی دەکەی ئەو شتە ڕوودا پێشتر بە ڤیدیۆ باسمان کردووە هۆکارەکەی وارێکی بازرگانی یعنی تۆزێک ئاگەی لە بازار بێ ئاگەی لە تاجرەکان بێ ئەزانێ هۆکارەکەی بۆ گران بچووکە تەڵەبی زۆر لەسەرا و عەرزی شکەمە یعنی داواکاری سەر کۆنسۆڵەکە کە مەسا حالیان لە وڵاتانی خەلیج ئەبێ ئێستا داوایەکی بۆ مانگی 2021 بەدەستەگا بەتایبەتی پلەیستیشن 5 لەو باوەڕێم ئەگەری هەیە لە کۆتایی بەڵێ لە ناوڕاستی ساڵی 2021 نرخی نزیک بێتوانێت نرخی
خەڵەتوانێت بێتە بازار بێتە دوکانەکە و هەیە بکڕێت ئەویان نازانم چ خۆت نامەبوونی بڵاوبوونی و ڤایرۆسە جارێک هەشتا کۆمپانیا با بڵێن کارگەکان وەکو پێویست کار ناکەن و بینیشمان لە مایەکی کەمە سەر و ملیۆن دانە پێتەژۆ پێنج تەواو بووە ئەگەر کۆمپانیا حسابی ئەمەی کردی بێت ئۆتۆماتیکیەن چەند ملیۆنێکی دروستە کرد بەڵام دیارە هێشتا کارەکان بۆ شوێنە ڕۆگە توانی بخاتەوە بازارەوە شەحنی بازارەکانی جیانیگە هەر بۆ زانێتان لە هەنێ دەوڵەت بە تایبەتی شەرقی ئاسیا هەنێ لە وڵاتەکان جاری هەر بڵاو نەکراوە یعنی لانچ نەکراوە لە هەنێ دەوڵەت لەبەروی کەمی با بڵێن عەدەدی بۆی لەو باوەڕیان لە کۆتایی 2020 کان لە ڕاستی 2020 بەرەو سەرەوە یعنی لە مانگی 5 بەرەو کۆتایی 2020 گەریە سعری نزیک بێتوانێت لە نرخی با بڵێن شەریکە جا من دەمێ ینی کاکەمیش باسی کرد جای نرخی گرانە گەر تۆ کەسێکی مەسەلەن لە ماڵەوە دەوڵەمەندی وەزن باشە دەتوانی بیکڕی گە زۆر پێویستە چاو لە هەموو یوتیوبەرێک مەکە مەسەلەن من دانەیەکم هێناوە من ڤیدیۆ لەسەر دەکەم کاکەمیر بەڵام بۆ کەسی ئاسایی بەڕاستی گوناهات و $1000 سەلف بکەی بە کۆنسۆڵەر کە لەوانەیە چەند مانگێکی داهات و پارەکە بێتە خوا بۆیە پەلە مەکەن لە کڕینی کۆنسۆڵ کاکەمیر شتێکی دیکە حەزم کرد باسی بکەم ئەو ساڵ ئەکسبۆکس بەگشتی لە ساڵی داهاتوش زۆر بەزاقی هاتەوە ناو دنیای ڤیدیۆ گەیم ڕاستە لە Xbox One کاتەکە بڵاو بۆ کێشەی هەبوو و نەیانزوانی چۆن معاملە لەگەڵ گەیمەر بکەن بە شێوەیەکی ئینتەرتێنمەنت سەریان دەکرێت بەڵام ئێستا گەڕاینەوە بە جوانیش کار دەکەن پێت وایە لە 2021 Xbox دەتوانێت چ گۆڕانکاریەک بەرپا بکەن ناو جیهانی ڤیدیۆ گەیم پێت وایە جیاوازی نێوان PlayStation و Xbox تا چەند کەم دەبێتەوە یەک ئاست پێشبینی چێ لەسەر پێش ئەوە هەمان ڕای کاگەژیرم هەیە لە ئێستا PlayStation 5 پێویست ناگات چاوەڕێکەکەن هەرزانترێ بێت تەکید هەرزانترێ بێت بۆ پرسیاری دووەمی لەو باوەڕێیان لە ساڵی 2021 نه ساڵی 2022 بەرەوسەر خۆزانی نێوان هەردوونەوەیەک حەو ساڵێک یعنی کاتێکی زۆریان هەیە کە منافەسەگە با بڵێن باشتر بێت لە ئێستادا نزیکەی 25 کۆمپانیای پەرەپێدەر بە تایبەتی یاری بۆ مایکرۆسۆفت دروستەکە و لە ماشە بینیمان زەنەماکس و دوایەوە بەتێزدا و ئەو کۆمپانیای سەرەتی و ڕێژەی یاری زۆری هەیە یاری شوتەرە یاری RPG لەو باوەڕیان دوو ساڵێکی تر منافەسەکە گەورەترە بێت بەڵام شتێکی لێرە بێ گەیمەر بیزانێت با بڵێن مارکێتین یان با بڵێن بەڕێوەبەرانی مایکرۆسۆفت PlayStation هەوو فیل سپێنسەر وتی وەکو منافسە سیر ناکەن یعنی ئەوان با بڵێن ئەزانن کە PlayStation چەندێک زەخمی هەیە لە ناو بازاڕا هەوادارێکی زۆری لە چەندەها وڵات و فرۆشی زیاتر بێت ئەوان زیاتر ئەیانەوەیە Xbox Series X وەکو چۆنەڵی بەرهەمێک دابنێن کە قازانجی لێ بکەن نەک بۆ ئەوی بازاری پێ بگرێت چونکە زەحمەت لە ئێستا توانی بازار بە Xbox Series X بگریت لە 2 ساڵێکی ترە بەو خزمەتگوزاری Xbox Game Pass و Ultimate و زائیدەن سیستمی هەوری تایبەت بە خۆیان 3-4 ساڵێکی ترە توانم بڵێم Xbox Series X فرۆشێکی زۆری بە تایبەتی هەنێ یاری کلۆسی بە تایبەتی بۆ بێت کە لەوانەیە لە پڕا بیبڕێت لە PlayStation یاریەکانی Bethesda و Arkane Studio و ID Software لێ ببڕێ بەڵام لێسایە ئەوەی من بینی بێتم بە بینایی خۆم مایکرۆسۆفت چۆن کار دەکات کە ڕێژەیەکی زۆر قازانج پێیا بکە لە خزمەتگوزاریەکانی و کۆنسۆڵەکەشی لە داهاتووە کە ئەکسکلوسیڤ بۆ بێ لێستایە PlayStation و منافسەیەک ناکە و ناتوانێت منافسەیەکە و ڕێژەی فرۆشەکانی ژیار و یەکێک لە بابلین هۆکارە زۆرەکانیش گەورەکان لە کاتی لانچ یاری ئەکسکلوسیڤی لەگەڵان نەبوو قسەکانی کاکەمیر تەواوە من خۆش پێشبینیم هەروایەکەوە لە کۆتایی جیاوازیەکە نامێنە وەکو جیاوازی دەبتە دووشتی جیاواز تەواو یعنی مەسەلەن مەبەستەکەم وایە مایکرۆسۆفت پارەبەشتەک دەدا سۆنی پارەبەشتەشکە دەدا سۆنی زۆر تەقلیدیە تەوان زۆر بە تەقلیدی دەکاتەوە گەیمەری ماڵەوە و یاری بکڕی بە 16 بەڵام مایکرۆسۆفت گەیم پاس و شتێکی دیکە هەبوو لێ دەپرسم بۆ چونوچێ لەسەرەوەی کەوا خەڵک دەڵێن ئەگەری هەیە ئەو یاریانی Xbox کەوا بەنیازە بەرهەمی بینی و ئەو یاریانی بەفێزداش بیکاتە تایبەت بەخۆی یاخود دیکاتەوە PlayStation بڵای دەکاتەوە بیر لە قازانج دەکاتەوە پێت وایە مایکرۆسۆفت کامیان داخل دەکات هەڵی وا ناکە ینی مایکرۆسۆفت کۆمپانیایەکە زۆر زەبەلاحترە لە سۆنی بیر لەوە ناکاتەوانێ یەک خۆی ئەزانێ فانێکی زۆری هەیە کە لەسەر PlayStation یاریەکانی بێتێزداکەن یان یاریەکانی کۆمپانیەکانی تری زەنەماکسەکەن قەت غەڵەتێکی وا ناکە بەڕای خۆم من وازم من ئەوە بکە غەڵەتە بێ بە تایبەتی یاریەکان تایبەت کا بە Xbox Series X لەوانەیە بۆ مایشی کاتی هەنێ یاریەکان بڵێ ئەکسکلوسیڤێکی کاتیە یان کەیزانی Xbox گەیشتووەتە ئاستێک کە لە ڕووی فرۆش و بازار و منافەسی PlayStationەکە لە پڕە لێی ببڕێ بەڵام لێستا ئەڵێم بۆ لێی ببڕم ئەم بەکارهێنەرێکی زۆری هەیە ئەلێ ئێستا سەر 1 ملیۆن کەس کڕی بێتی لە داهاتوە زیاترە بێت چێتە سەر و 50 ملیۆن لەماوەی 2-3 ساڵەیە ئەڵێ من ئەم فرۆشانی جیازەی خۆم هەم لای خۆمی فرۆشم هەم لەسەر کۆمپیوتەر یاریەکەی فرۆشم هەم خێرەکانی بەشێکی خێرەکەی سۆنی PlayStationیش بۆ منێتەوانێ
ئەو لە کاتێکە واقع کە دوو کۆمپانیا بن زۆر نافز بن زۆر چانسدارەکان یەکتری بێت یعنی زۆری بێ بڵێ وەڵام من یاری نایە من فرۆشی زۆر بۆ خۆمێنێ بەڵام بەڕاستی باوەڕ ناکەم لە بەخاتری یارەکانی بێتێزدا خەڵک بە تایبەتێکس بۆ سیرێسێت کڕێ بەڵێ بەشێکی زۆری کڕێ بەڵامۆنێ بڕێژێکی زۆرە لە ڕای خۆم ئەوەیە کە بڵاو منش هەمان ڕێی کەی منافزەکە زۆر نزیک بوو ئێنجا ئەی بڕێلی مثلا مایکرۆسۆفت قازان استێگەر بێت و مثلا ئەلدەر سکرۆلی نوێ ناو گەیم پاس بڵاوی کاتەوە لەو لاپتۆپ بۆ پلەیستێشن بە 6 بۆ لا بڵاوی کاتەوە قازان زیتی بام لە قازان سەکە بۆیە بیرتان بیگ لەوە مەکەنەوە کە مایکرۆسۆفت بڵێ هەموو یاریەکان تەنیا بۆ خۆمان چکە مایکرۆسۆفت وەکو مایکرۆسۆفت بیر دەکاتەوە کە ئەکسبۆکس بیر ناکاتەوە ئەوەش کە لەو جیاوازانەی کە دەوێت دروستی بکات کاکە میرجان زۆر خۆشحاڵم حەز دەکەم زیاتر باس بکەین بەڵام ئینشاڵڵا لە ڤیدیۆی داهاتوو ئینشاڵڵا لە مانجی 12 یەک ئەوانە ئینشاڵڵا سەری ساڵ چەند ڤیدیۆیەکی دیکەش دەکەین ئینشاڵڵا بێتەوە لەگەڵ یوتیوبەرەکانی دیکەش بێکەوە دادەنیشین زیاتر باسی ئەو ساڵی گەیمینگ و گەیم ئەوۆردز و کۆنسۆڵی نوێ زیاتر قسە دەکەینە سەرتان لەسەر بابەتەکان لەبۆ ئێوەی خۆشەویست میرجان زۆر خۆشحاڵ بووم چاڵەکە دیسکە هەر نەکرێتەوە باستی ئەو ئیشە بەسەر کەس نێتر باکە کە جێم لێ و کاوەڵەکەی کاکەمی هەکرێ ئەمە لە تستان یەکسەر بە پرایڤسی و سکیۆریتی چاڵی خۆمدا چوون والله یعنی ئێزا هەنێک کەسی شێ بەلایەوە سێ یعنی کەناڵ چۆن ئاگرێەوە بە ئاسانی یعنی لە ماوەی ئەو 6 ساڵەیە زۆر جار ینی کەناڵی تۆش کەناڵی هەوڵراوە هاکرێ بەڵام بڵاوبوونەوەی یان با بڵێین دەستنیشانکردنی هەنێک فایل هەیە زۆر لە سکیۆریتی کەناڵەکەی خۆت بەهێزترە ئۆتۆماتیکیان هێنێتە دەرەوانێ و کەناڵەکەش دەستانێن بەڵام ئەوە نییە شتێ بڵێ لێ بترسی چکە ڕۆژانە با بڵێن تیمی یوتیوب ئەمەیان بەسەرایە گۆگڵیان بەسەرە کە کەناڵی زۆر لێمە گەوتر هاکراوە تەنها ئەوەی ئاگاداری بن بۆی زەرری پێ نەکات یعنی بۆ نمونە ڤیدیۆکان نەسڕێتەوانێ یان بۆ نمونە ئەکتیڤی کەناڵەکە دانەوەزی خۆ دەزانی تۆ کۆپیڕایت سترایکە لێ بیرێت و دوای ماوەیە بۆیە هیوادارین ئەوە تووشی یوتیوبەرە نەبێت چاڵم ڕۆمە کاگەژیان ئینشاڵڵا پەیوەندی دەبێتەوانێ ڤیدیۆ ئەبێتەوانێ هیوادارین من و کاگەژیر و هاوپیشەکانی ترمان توانی هیچ نەبێت خزمەتێکی بچووکی کۆمەڵگای گەیمینی کوردی بکەین خۆشەویستان وەکو بەڵێنم پێدا هەر لە شاری سلێمانی چەندین یوتیوبەر بەسەر دەکەمەوە بێگومان دەبێت سەردانی کاکە پێشەنجی بیرواڵاش بکەین کە بەڕاستی کابرایەکی بیرواڵایە وە ڤیدیۆیەکان و چەناڵەکەی بەڕاستی لە ئاسێکی زۆر پرۆفشناڵە کاکە پێشەنجیان چۆنی ئەحواڵی تۆ دەدروستیت کاکەشیر تۆ چۆنی خۆشحاڵم ئەوە بوو بەهۆی شار و شتانەوە تۆزێ بۆشایی کەوتۆتە نێوانەوە وەڵامی شەڵاوانش کێشە نابێت من بم تۆ بێت بۆ ئێرات من بێم بۆ شەڵا کێشە نابێت هەرچۆن بێت گرنگەوەی کە ئێمە لە نێوان خۆمانە هاوڕێتیەکمان هەیە کە جیاوازیمان نەکردو یعنی کام یوتیوبەرە چی ئیشێکەکە لە چی بوارێکە زۆر جار ژیر پێشنیاری بۆ من کردو زۆر جار پێشنیارێکم بۆ ژیر کردو گرنگەوەی کە هەم هاوڕێتیەکە بێت هەم سوودێکیش لە یەک ببینین بێگومان بۆ شێوازە هەر هەموو لە قازانز دەکە و لە کۆتایشدا هەر بینە قازان زیاتر دەکە بۆ شێوازە کاکە پێشەن پیرۆزبایی چاڵەکە لە دەکەم ئێستا چاڵەکە زۆر گەشەی کردی و ڤیدیۆکان زۆر فراوانن ئەنی شتی زۆر تاقی دەکەیتەوە دەمێ لە پرسیارێکی سادە لێ بکەمەوەیەکەوە لە کوردستان مەسەلەن چاڵەکەی من زیاتر گەیمینگە زۆربەی چاڵەکان گەیمینگە بەڵام تۆ تەکنۆلۆژیات هەڵبژار باشە چۆن بوو بڕیارە دەکات تەکنۆلۆژی هەڵبژێری کە دەزانم شتێکی مەترسیدارە کە شتێک جیاواز هەڵبژێری دەچا ئەوەی کە عام بزانم شتێکی ناخۆش یەکەم جار بەڵام چۆن بۆ بڕیارە دەکات تەکنۆلۆژی هەڵبژێری بزەوە طبعاً کاتی هیتە بوارێک پێشوی من بێمە بوارەکە کاکەم بواری کۆمپیوتەری پڕ کرده بووە بەڵام ئەنبۆکسیە کرد ریڤیو شتەکانیە کرد هەستە کرد کاتێ کۆمپیوتەرێکە کڕێبە بچیت سێری ڤیدیۆیەکی ئاکام بکەیت هەمومان نەزانین بەڵام کە سێری مۆبایل مەکری عنی یوتیوبەرێکم ناناسی کە لە بواری مۆبایلا بێت پاکەتی مۆبایلەکە بکاتەوە بۆ تاقی بکاتەوە کامێری تاقی بکاتەوە ئایا لە فڵان یاریە چۆنە یەکەم حەزی خۆم بۆ دووەم بۆ شاییەک هەبوو سێمیش ئەمیش شتێک بکەم کە ژیانم ڕۆتینی ژیانم شتێک نەبێت کە حەزم لێ نەبێ ینی ئەمت شتێک بکەم کە ئامانجێ بۆ خۆم دانم هاتم کەناڵێکم دانا بیرواڵم دانا و باسی مۆبایلم تیا کرد لە کوردستان بەگشتی خەڵک کاتێکە تقریبا ئێستاش زۆربەی وایە بەڵام ئەین زۆر نەکەمی نێستا وایە بەڵام پێشتر خەڵک یەکسەر ئایفۆنێکی دەکڕێت بۆ وا لە مێشیدادرا بووکەوە ئایفۆن باشترینە من خۆم ئایفۆن بەکاردێم لەبەرەوەی سیستەمی کارکردنم لە تەلەڤیزیۆن لە ماڵەوە هەمووی ماکە مەجبورم ئەگەرنا کێشەم زۆر لەگەر ئەپڵ دەزانم کەوا بەدیلی ئەپڵ سامسونگە واوەیە هەن هەشتەکە باشتر هەیە بەڵام ئێستا سەبر هەست دەکەم گۆڕانکاری هەیە خەڵک تۆزێک چاوی کراوەتەوە پێت وایە پێویستە خەڵک چۆن بیر بکاتەوە کاتێک بگوێ مۆبایلێک هەڵبژێری یان مۆبایلێک بکڕێت چۆن بیر بکاتەوە یەک شتمان هەیە بۆ نمونە کاتێک کوردێک بەرامبەر قەومێکی تر هاتووزێنێتەوە پەرێستاڵن ڕۆنسووریە بەڵام کاتێک بۆ نمونە هەوادارێکی سامسۆنگ ببینین هەوادارێکی ئەپڵە بینین ڕۆنسووریە بۆم بڕاندەی خۆی وا هەستەکە ئەم بڕاندەی تر
تایبەت کراوە بەم نابێت هیچ قسەیەک بەرامبەرم بڕاندە بکرێت نابێن بڕاندە خەڵک بڵێ خاڵی لاوازیە ناوانە هەموو شتێک شانی خاڵی لاوازە پلەیستێشن ئەکسبۆکس موبایل کۆمپیوتەر پارچەکانی کۆمپیوتەر هەموو شتێک شانی خاڵی لاوازە هەموو شتێک خاڵێکی لاوازی هەیە بۆیە تۆ کاتێک موبایلێکە کڕی کام بڕاندە پەسەندترینە لای من هەموو جاری وتومە لە لایڤ لە هەر شتێک بێ من وتومە ئەو بڕاندە پەسەندترینە لای من کە زۆرترین تایبەتمەندی مایاتێ بە کەمترین نرخ سامسونگ ماتێ ئەپڵ ئەماتێ هواوی ماتێ شاومی ئەماتێ هەر کامێکیان بێت منە بڕاندە پەسەند دەکەم گەر کەسێک مەسەلەن زۆر بەزی کوردستان نەزانین چۆنە مەسەلەن هەموو کەسێک ناتوانێت 12 وەرەقە 13 وەرەقەیە خۆ 15 گەڵا بە موبایلێک بدات ئایا موبایلێکی 400 دلاری 300 دلاری دەتوانێت ئەو بۆشاییانەی ژیانی کەسێکی ئاسایی پڕ بکاتەوە یاخود پێویستە 1000 دلار موبایلێک بدات نه هیچ پێویست نییە من کاتێک پێویستمە یان ژیر کاتێک پێویستێتی کە یوتیوبەرە پێویستی بە کامێرەیەکی باشە پێویستی بە موبایلێکی خێرا و بەهێزە پێویستی بە شاشەیەکی باشە یا تایفۆن 11 پرۆ ماکسێک لێ چەند ساڵێک بەکاری هێنێت هیچ کێشێکی بۆ دروست ناگات بەڵام تۆ کاتێک بەکارهێنەرێکی ئاسایی تەنیا فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارهێنی وێنەگرتنی ئاسایی وەکو سناپت هەیە پێویستت باترێکی باشە پێم وایە ئەندروید لەم نرخەیە لە 300 دلار 250 تا 300 دلار شتی باشت پێبەخشێت تایبەتمەندی باشت پێبەخشێت کە بۆشایەکانی تۆ پڕکاتەوە بەڵام کاتێک تۆ گەیمەریت بەڕاستی ئەڵم کا پێویستت بە موبایلێکە سەر و 700 تا 800 دلاریش بێت یان کاتێک ستریمەری دەبێت بەکارێت دەبێت بە ئیشت پێویست بە موبایلێکی باشە بەڵام کاتێک تۆ بەکارهێنەرێکی ئاسایی چ پێویستت بەوەیە کە موبایلێکی 1000 دلاری بکڕێت خۆم لەسەر موبایلەکەی خۆمتان پیشان بەم ڕەنگە من کە لە بوارەکەیام ئەو موبایلی سەرەکی منە ڕۆژانە کە لە بوارەکەیام و زۆرینی موبایلەکانی شێتە بەردەسم ئەگەر داوای بکەم ئەتوانم بڵێم هەر موبایلێکم بێت لە شەریکەکان ئەمەنێ بۆ خودی خۆ بەڵام ڕێڵمی X2 پرۆ بەکارێنم نەبێتە ڕیکلام موبایلەکە ئێستا نرخی تقریبا 350 دلارێکە ئەم موبایلە تقریبا ساڵێکی شە بەکارێنم هیچ کێشێک بۆ من دروست نەکردووە چونکە وەکو وتم باشترین تایبەتمەندی هەڵەبژێرم بە کەمترین نرخ بەڵام لێرە ئەندرویدیش ئەو بۆشیانت بۆ پڕکاتەوە لەو نرخەیە کە تۆوتێ ئەو بۆشیانە کە بەکارهێنەرێکی ئاسایی بەکارێنێ سەیری یوتیوب بکات سەیری ڤیدیۆگانی من و تۆکات پێم وایە موبایلێکی ئەندرویدی 300 دلاری 250 دلاری بۆشاییەوەی بۆ پڕکاتەوە جگە لە باسی موبایل بێگومان لەگەڵ کاکە پێشەنگ حەز دەکەین تۆزێک لەسەر ژیانی خۆت بزانین تۆ لە چ قۆناغێکی خوێندنی لە چ قۆناغێکی هاوسەرگیری هەر سینگڵی یان بەنیازی ژوندێنی و لە خوێندن لە چ قۆناغێکی حەز دەکەم باسی ژیانی خۆتان بکەم پرسی بوویان بۆچی لە خوێندن وەسام دیارە ڕوونە کە من لە خوێندن وەسام لە پێنجی زانستی لە خوێندن وەسام هۆکارەکەش ئەوە بوو کە یعنی هەرچەند بیرمە کردەوە ڕۆژانە کە سەعیمە کرد و سەعیم بۆ ناکرا بیرمە کردەوە باشە من بۆچی خوێنم ئامانجم چییە لە خوێندن بەچی بگەم نەحەزم لە دکتۆری بووکە تاکید بم دەرەجە دکتۆریشم بۆ نایەت نەحەزم لە مامۆستا بوو نەحەزم لە هیچ شتێک حەزم لە هیچ شتێک نەبوو کە لە بواری خوێندنە پێ بگەم ئیلا بواری تەکنەلۆژیانە بێت کە ئەمتوانین لە سێ بنەڕەتیەوە بڵێن نۆی ئێستا نۆ بگەڕێتەوە بۆ دیسان کۆمپیوتەر دەست پێ بکەیتەوە گەڕامەوە بۆ ماحەدی کۆمپیوتەر پەیمانگای کۆمپیوتەر بەڵام دیسان لەویش وەستام چونکە بەهۆی چەند هۆکارێکە و بەڵام لە پێنجی زانستی ئاوەسام تاکە هۆکاریش کە بەڕای خۆم وازمێ نابێت ئەوە بووکە هیچ خەونێک هیچ ئاماجێکم نەبوو کە ڕێگەی خوێندنەوە پێی بکە و دەربارەی ژیانی شخصیش سۆزداریەوەوانە من سینگڵم و هاوسەرگیری شتیواشم نەکردووە کات زۆر کات زۆر دەتوانانی زۆرتی ڤیدیۆ دروست ئەوێ پۆزیش بێنێتەوە بۆ خۆی ینی من خێزاندارم ڤیدیۆتانکەم بۆ دروستەکەم هیوادارم تاوەکو ئێستا سەری هەموو ڤیدیۆکەتان کردووی هاوڕانی خۆشەویستم لەسەر بەڵێنەکەی خۆمما و هەر کاتێک بێمە شاری سلێمانی سەردانی یوتیوبەرە خۆشەویستەکان دەکەم بێگومان تاکە پێشەنگیشی هەر لەگەڵ دەبیتن زۆر حەز دەکەم بیبینم لە نزیکەوە کەسێکی بەتوانێت هیوادارم پشتی چڵاوی بیرواڵا بکەن لیکەکەم لە دیسکریپشن دانەیە دەتوان خۆشەویستی خۆتان لە ژیرەکان بڕۆن بە ژیری بەرگار بدەن لەسەر چەناڵی بیرواڵاش سەری ڤیدیۆکانی بکەن کاکە پێشەنگ زۆر خۆشحاڵ بووین هیوامان من وایە چەنەڵەکە زیاتر فراوان بێ و گەشە بکە قوربانم زۆر سپاس کە ئەمڕۆ هاتی تەوان تەسەورم ناکرد هەستام لە خۆزم تەلەفۆنێکی ژیرم بۆ هاتووەوتم ئەبێت چی بێت تەلەفۆن کەمەکە زیاتر هەر لە چاتی نێمە ئەبێت چی بێت دیتروتم خۆیش نەبووە لە چاتەکەیاوتم خۆیش نەبووە ناهیچ نەبوو هاتوو بۆ سلێمانی تەبعاً زۆریشم پێ خۆش بوو لای خۆتانە بێ لە یوتیوبەرەکانی تریشاوتمەوتمە کە ژیر تایبەتە بەجددی و هیوادارم لەو کوالەتی کە ئێستا هەیت بەردەوام بیت کەمی نەکەیتەوە و باشتریشی بکەیت و تاکیدم کە کەسایەتی تۆ ئەکتینی تۆ پێشکەشکردنی تۆ و شێوازی ڤیدیۆکانە شایانی باشترە لەوەی کە ئێستا هەیە سپاس دەکەم هاوڕانی خۆشەویستم ئەوەش کاکە پێشەنگ بوون لە چەناڵی بیرواڵە